بسم الله الرحمن الرحيم. ينعقد هذا المؤتمر مؤتمر إدارة الزكاة. بۆ یەکەم جارە ئەم کۆنگرەیە کە کۆنگرەی بەڕێوەبردننی زەکاتە لە بەغداد بۆ لێک نزیکبوونەوەی شەرعی و تەکنەلۆجیای سەردەم دەبەسترێت. مەبەست لێی گفتوگۆکردنە لەسەر فتواکانی زەکات و حکمە شەرعیەکان و پەیوەندیانە با ڕووداوەکانی ئەم سەردەمەوە. تاوەکو لە ڕێی زەکاتەوە هاوکاری چارەسەرکردنی کێشەکانی وەک بێکاری و گۆڕینی خەڵکی لە بەکاربەرەوە بۆ بەرهەمهێن بکرێت. ئەگەر سوود لە پارەی زەکات نەبینین بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی ئومەتی ئیسلامی ئێستا تێیدایە، ئەوە زەکات دەبێتە تەنیا پرۆژەیەکی فریاگوزاری وەرزی لە کاتێکدا زەکات پایەیەکی دینیە و لەوە باڵاترە ببێتە تەنیا پرۆژەیەکی وەرزی بۆ بەخشین. زەکات ئامرازێکە ئەگەر وەک خۆی کارا بکرێت سەرجەم کێشەکان چارەسەر دەکات و دەبێتە پرۆژەیەکی گەشەپێدان لە جیهانیشدا نەک تەنیا لە نێو ئومەتی ئیسلامیدا. حل هذه المشاكل. زەکات فەرزێکی ئیسلامیە خۆی گەورە دایناوە. کێشە لە خودی زەکاتە نییە. کێشێکی گەورە لە ئیداری زەکاتەیە. ئەو هەموو پارە و سەرۆت و سامانی زەکاتە بە پەرتەوازایی دابەشەکرێ بەسەر خەڵکە بەبێ بەرنامە. بۆیە گەورەترین مەبەستی ئەم کۆنفرانسە چییە؟ کارگێڕی ئەموال و سەرۆت و سامانی زەکات چۆن ئیدارە بکرێ، چۆن دابش بکرێ، چۆن هەماهەنگی هەبێ لە نێوان ڕێکخراوەکان. جاری وایە کەسی وا هەیە 10 جار زەکات وەرەگرێ، چونکە ڕێکخراوەکان ئاگیان لێکدی نییە. جاری وا کەسێکی وریا هەیە ئەچێت زمانی پاراوە ئەتوانێت پامی خۆی بگێنێتە لای ڕێکخراوەکان، بەڵام هەژاری داماویوە هەیە ڕۆژێکی کە سەلامیکی لێ ناکات. بۆی ئەگەر هەماهەنگی هەبێ لە نێوان ڕێکخراوەکانەوە ئیدارێکی جوانی ئەم سەرۆتە سامانە بکرێ، ئامانجێک و ئەنجامێکی خۆی زۆ بە جوانیەگرێت.